عبد الله كوري مسعود فرميان پیغمبری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوەی لێمان دوورکەوتەوە هاتەوە بۆ لامان بینی حمەڕە واتە کوڵاو کوڕە وەکو چۆلەکە وایە شکڵی چۆلەکەی هەیە لە کوردەواریدا پێی دەوترێت کوڵاو کوڕە. کوڵاو کوڕەیە کە دوو بەچکەی هەبوو. ئێمە چوو بووین بەچکەکانی کە تازە باڵیان لێ هاتبوو دایکەکە چوو بۆ خواردنیان بۆ بێنێ. ئێمە چوین دوو بەچکەکەمان هێنایە دەرێن لە هێلانە بچکۆلەکەی کوڵاو کوڕەکە. دەفەرمێت هەردوو بچکۆلەکە هەردوو بە بچکۆلەکەی بەچکە بچکۆلەکانیمان هێنا لە هێلانەکەدا. کاتێک کە دایکەکە کوڵاو کوڕەکە هاتەوە دەفەرمێت باڵی لێک دەدا دەهاتەوە سەر هێلانەکەی بەرز دەبەوە دەهاتەوە جریوی دەکرد زۆر پاشێو حاڵ بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چێ ئازاری ئەم کوڵاو کوڕەی داوە بەهۆی بەچکەکانیەوە ئەوە لە تاوی ئەو بەچکانە ئەو دایکە ئاوا دەکات. خێرا بەچکەکەی بدەنەوە بەچکەکانی بۆ دانێنەوە. کەس مافی ئەوەی نییە ئەم دایکە ئاوا جەرگ سوتاوە بکات لە دووری ڕۆڵەکانی. ئەفەرمێت سەحابەکان یەکسە بەچکەکانیان بۆ دانایەوە منداڵەکەی بدەنەوە ئەوە لە دیەتی. جاوەرە بۆ باڵندەیەک بۆ کوڵاو کوڕەیەک بۆ چۆلەکەیەک بۆ کۆترێک دروست نەبێ ئاوا ناخی پسووتێنی بەچکەی لێجیاکەیەوە ئەی چ تاوانێکی گەورەیە کەوا بەچکەیەک لە بەردەمی دایک و باوکی هەڵگری نەهێڵی بە ناس بە خێوی کاو لە ئامێزی بگرێت.